لە ئێستادا لە سەرانسەری جیهان زیاتر لە 82 ملیۆن کەس ماڵ و حاڵی خۆیان جێهێشتووە. بۆ دابەشکردنی موچەی فەرمانبەران حکوومەتی هەرێم چاوەڕێی 200 ملیار دینارەکەی بەغداد دەکات. بەپێی ئامارە تۆمارکراوەکان مانگی تەمووزی ئەمساڵ گەرمترین مانگ بووە لە مێژووی هەسارەی زەویدا. سڵاوتان لێبێت لە ڕێکامی لەم لە شارپرێسەوە ئەم گەشتی هەواڵەکانتان پێشکەشەکەم. بۆ دابەشکردنی موچەی فەرمانبەران حکوومەتی هەرێم چاوەڕێی 200 ملیار دینارەکەی بەغداد دەکات و بڕیاریشە بەم نزیکانە پارەکە ڕەوانە بکرێت. بەپێی زانیاریەکانی شارپرێس کە لە سەرچاوەیەکی حکوومەتی هەرێمەوە دەستی کەوتووە، بڕیارە ڕۆژی 19 ئەم مانگە 200 ملیار دینارەکەی هەرێم لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە بخرێتە سەر حسابی حکوومەتی هەرێم. ئەو سەرچاوەیە ئاماژەی بەوەش کرد حکوومەتی هەرێم بۆ دابەشکردنی موچە بەبێ لێبڕین و لە کاتی خۆیدا چاوەڕێی پارەکەی بەغداد دەکات کە بەوتەی ئەو پارەکە لە 19 مانگدا بگات. ئەوە لە 25 ئەم مانگەوە موچە دابەش دەکرێت. مانگی ڕابردوو حکوومەتی عێراق بڕیاریدا با ڕەوانەکردنی 200 ملیار دینار بۆ هەرێم بۆ هۆیشەوە موچەکە لە کاتی خۆیدا و بەبێ لێبڕین دابەشکرا. سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند لە سەردانەکەیان بۆ ئێران سەرۆکی نوێی ئەو وڵاتە وتارێکی سەنگین و ئەرێنی پێشکەش کردووە. لە ڕاگەیاندراوێکدا کە پەرلەمانی کوردستان بڵاوی کردوتەوە ئاماژە بۆ ئەوە کراوە ڕێواز فایق سەرۆکی پەرلەمانی کوردستان لە میانی پێشوازیکردنی لا نەسڕوڵڵا ڕەشنودی سەرکونسوڵی گشتی کۆماری ئیسلامی ئێران لە هەولێر ئاماژەی بۆ ئەوە کردووە لە کاتی سەردانەکەیان بۆ ئێران سەرۆکی نوێی ئەو وڵاتە وتارێکی سەنگین و ئەرێنی پێشکەش کردووە. سەرۆکی پەرلەمان هیواشی خواستووە ئەم دیدو تێڕوانینەی کە لە وتەکەیدا بەدیکرا بە کردەی ڕنگدانەوەی هەبێت و لەسەر ئاستی پەیوەندیەکانی ئێران و ناوچەکە و بەگشتی و ببێتە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەک. لە ماوەی ڕابردوودا شاندێکی باڵای هەرێمی کوردستان با بەشداری سەرۆکی هەرێم و سەرۆکی پەرلەمانی کوردستان و سێوەزیری حکوومەت کە نوێنەری سێلایەنە سەرەکیەکەی پێکهێنەری حکوومەتی هەرێمن بەشداریان لە سوێند خواردنی سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران ئیبراهیم ڕئیسی کرد. ئەوەش یەکەم شاندی هەرێمە لە دوای ڕێفراندۆمەوە بەو قەبارەیە سەردانی ئەو وڵاتە بکات. ژمارەیەک چەکداری نەناسراو کە گومان دەکرێت سەر بە داعش بووبن بۆمبێکی چێندراویان لە بیرەنەوتێکی کێڵگەی بایحەسەن لە پارێزگای کەرکووک تەقاندوتەوە. سەرچاوەیەک لە پۆلیسی پارێزگای کەرکووک ڕایگەیاند ژمارەیەک چەکداری نەناسراو بۆمبێکی چێندراویان تەقاندوتەوە. ئەوەش وەک هەوڵێک بۆ بە ئامانجکردنی بیرەنەوتی ژمارە 87 لە کێڵگەی بایحەسەن لە قەزای دووبس کە دەکەوێتە باکووری ڕۆژئاوای پارێزگای کەرکووک. سەرچاوەکە ئاماژەی بەوەش کردووە تەقینەوەکە نەبووەتە هۆی ئاگرکەوتنەوە لە بیرەنەوتەکە و زیانی گیانی لێنەکەوتوتەوە. ئاماژەی بۆ ئەوەش کردووە هێزە ئەمنیەکان ئۆپراسیۆنێکی پشکنین و گەڕانیان بەدوای ئەو کەسانەی کە تێوە گلاون لە ئەنجامدانی تەقینەوەکە لە ناوچەکە دەست پێ کردووە. کۆمسیۆنی باڵای پەنابەران ڕایگەیاند لە ئێستادا لە سەرانسەری جیهان زیاتر لە 82 ملیۆن کەس ماڵ و حاڵی خۆیان جێهێشتووە و لەو ژمارەیەش زیاتر لە 26 ملیۆن کەسیان پەنابەرن. بەپێی راپۆرتێکی نوێی کۆمسیۆنی باڵای پەنابەرانی سەربانەتەوە یەکگرتوەکان کە لەسەر دۆخی ئاوارە و پەنابەرانی جیهان بڵاوی کردوتەوە لە ئێستادا 82 ملیۆن و 400 هەزار کەس ماڵ و حاڵی خۆیان جێهێشتووە. لەو ژمارەیەش 26 ملیۆن و 400 هەزاریان پەنابەرن و نیوەی ئەوانەش لە خوار تەمەنی 18 ساڵیەوەن. هەر بەپێی راپۆرتەکە لە ساڵی 2014ەوە سووریەکان زۆرترین ژمارەی پەنابەریان لە جیهاندا تۆمار کردووە کە دەگاتە نزیکەی 7 ملیۆن کەس. لەو ژمارەیەش لە 180یان لا وڵاتی دراوسێدا دەژین. راپۆرتەکەی کۆمسیۆنی پەنابەران ئاشکراشی کردووە لە دوای سووریا ئەفغانستان با پلەی دووەم دێت لە ڕووی زۆری ڕێژەی پەنابەرانەوە کە نزیکەی 3 ملیۆن پەنابەری هەیە. ئاژانسی نیشتیمانی ئەمریکی بۆ زەریاکان و بەرگەهەوای زەوی ڕایگەیاند مانگی تەمووزی ئەم ساڵ گەرمترین مانگ بووە لە مێژووی هەساری زەویدا. ریک سپینرات سەرۆکی ئاژانسەکە ڕایگەیاندووە بەگشتی مانگی تەمووز گەرمترین مانگی ساڵە. بەڵام تەمووزی ئەم ساڵ ئەو حاڵەتەی تێپەڕاندووە و وەک گەرمترین مانگی لە مێژووی هەساری زەویدا تۆمار کراوە. ئاماژەی بۆ ئەوەش کردووە ئەو ژمارە پێوانەیە نوێیە پلەکانی گەرمی دەچێتە پاڵ ئەو نیگەرانیانەی تر کە بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوای زەویەوە بەخۆیەوە دەبینێت. ئاژانسی نیشتیمانی ئەمریکی بۆ زەریاکان و بەرگەهەوای زەوی ماوەی 142 ساڵە پلەکانی گەرمی گۆی زەوی تۆمار دەکرێت. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.